خواردنەکان ئێمە ڕۆژانە قازمان هەیە، ئارەشیشمان هەیە، مریشی کوردیمان هەیە، مریشکە سۆرە هەیە، ئەوەشیان مریشی فڕوزە، هەر مریشی خۆمانە فڕوزەکەیەوە. خواردنەکان کە ئێمە جەدوەلە ڕۆژی دووشەمان دۆڵمەمان هەیە، سێشەمان گۆشتی مامزمان هەیە، چارشەمان شێخ مەعشە، پێنجشەمان کفتەی ڕەواندزیە. هەندە خواردنێ جەدوەلە هەندە شێ بە ئام ڕۆژانە هەموو هەیە. ئێمە خواردنی بیانیشمان هەیە لەبەرەوەی مشتریەکانمان کوردەواری بابێن لۆ کوردەواری دێن بەس دەبی ساویوانش بکەین خواردنی بیانیشمان هەیە. بابێن خواردنەکان کەش عینەن هەموو نەوە خواردنەکمان هەیە. ئێمە بە خواردنی کوردەواری بەناوبانگین، ئێمە مەطعەمەکەمان هەموو کوردەواریە، خواردنەکانیشمان کوردەواریە. زیاتر لەبەوەی دێن خەڵک خواردنی کوردەواری بابێن دۆڵمەیە، کفتەیە، شێخ مەعشیە، دستانە سەر و پێی چا دەکەنیمە. ئەو دیکە پەلەوەرەکە عینە قازەیە، عەرەشیژەیە، مریشکە سۆرە، مریشی کوردیە، کەلەبابە، هەموو خواردنەکانمان هەیە. وەڵا ئەوڕۆکە برێن لە دەرێ بوون پیاسەمان دەکرد لەگە برایەکان ئەجا ئێرەمان هەر بژار برێن لە فەیسبووک ئەو شتانە براوکرابەوە کە مەطعەمێکی فۆلکلۆر و کوردەواریە بە مەطعەمێکی تاکمان وەسف کرد لە هەولێرێ، یعنی شتەکە یعنی بابرێن شاز ناو شاری دووبارە بوونەوە نییە بۆ کۆوەکانی دی، یعنی ئەزە لەگە کاک محمەدی برا گەورەم و کاک سۆران و کاک بارزانی پێمان خۆش بین نانەکەی تام بکەین، نانەکەشیان فعلەن بە تامە، ئینسانی بەڕێزی لێیە، دەستخۆشیان لێ دەکەین. جیاوازیەکەی هەر بیدات کە لە دەرکەی داخیل دەبی جێت لە گۆرگانێکی فۆلکلۆر دەبی و زائیدەن هەندێک مەنزەری فۆلکلۆر دەبینی، دێ ژۆری مەسەلەن لە سەقفەکەی جاجم هەیە، تمەشا دەکەی مامزی لێ، تمەشا دەکەی مەسەلەن فانوسەشی لێ، ئەو شتانە ئەگەر تەمەنەکەت تۆزە گەورە بی زۆرش بەبیر دەینتەوە. طبيعي ئەمن لێرە نەبووم 2009 هاتمەوە هەولێرێ بە سەردانێکی هەولێرم کرد پیژەی خۆم مەطعەم بوو. گەڕام و سوورام لە مەطعەمەکانی هەولێرێ زۆر گەڕام و سوورام مەطعەمەک نەبوو جیاواز لە مەطعەمەکانی بکە کە کۆلتوری بی سەر بە هەولێرێ بیتن. هەستم ئەمن فکرم لەوەی کردەوە گوتم هەندێک جازم چتۆ پیا دەکەم، جازمی پیا دەکەم دەبی مەطعەمەکی دانێم 100% فەرقی هەبی لەگە مەطعەمەکانی هەموو کوردستان نەک بەس هەولێر. هەستام هەندێک ئەشیا کەلتوریم پیا کردو بۆ نمونە ئەو سەماوەر و ئەو ئەشیانە ئەو جازم شتانم لە دوانیدا خەڵکەکی زۆر ڕووی تێکردین بەواسطەی ئەو کەلتوریەی. ئێستا ئەمە تاکە مەطعەمی لە هەموو عێراق لە هەموو کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان کە مەطعەمی کوردەواریمان هەبێتن بۆ نمونە لە خواردنەکانمان جیاوازە، لە دانیشتنەکەمان و لە شێوازەکەمان ئەو کەسانێک کە دێنێکنەمە مشتری بیانی ئێمە زیاتر. بۆ نمونە مەسەلەن کابرا عارەبە بە بەغداد هەتا نەتێرە زەمە ناخواردنەشتەکەمە نەخوارد ناستەوە. حەزم کرد شتێکی وا بکەم سەرنجی خەڵکی ڕابچێشم، بۆ نمونە سەرنجی بیانی ڕابچێشم. ئەمن ئەو کۆڕۆنە نەبیتن کۆڕۆنا مشتری ئەزنەبیمان زۆرە. ئەزنەبی کە لەکن دەرکەی دێتە ژۆرە تەسویر دەکات هەتا دەستەوە. هەر ئەزنەبیێکی بێتەکەنەمە هەدیەکی خۆمانی دەدەینێ. کە چۆ دەرا من چوومە فلان مەطعەمی هەدیەکی لەگەڵ دامێ. مشتری عربمان زۆر عربمان هەیە بە خوددا دێتە ئەو مەطعەمەی حەز دەکات بەس ڕسمی لێ بگری، حەز دەکات زەوەکی لێ وەرگری، بێلەوەی کە لە هەولێرینە. هەولێریش مشتری تایبەتی خۆمان هەیە لەبەروی خواردنەکانمان جیاوازە و الحەمدوللا مشتری باشمان هەیە و مشتری چاکمان هەیە، لە ستێمانی مشتریمان هەیە، لە دهۆچێ مشتریمان هەیە، بەخوای لە کەرکووچێ مشتریمان هەیە. ئەم کەلتورە زۆر گرنگە، ئەو کەلتورە کەلتوری باو باپیرمانە، ئەو کەلتورە کەلتوری باو باپیرمانە. بەڵێ ئێستا بۆ نمونە ئەمن بەسیترین چشت ئەوە ئێستا زۆر کەس نازانی ئەوە چییە، بەس ئەوە لەگرەمە بە نرخە. ئێستا پێدرم ئەوم بە چەندی کڕێدەری کو ئەو شتەوەیە. بە خوددا ئەمن $80 بۆی دا، تو $80 بۆی دەدەی؟ نە ئەمن دەکڕم لۆ سەرنجی خەڵکی پێ ڕادەچێشم، سەرنجی مشتریەکانی خۆم پێ ڕادەچێشم، سەرنجی مشتری بیانی پێ ڕادەچێشم. ئەوە لۆ من گرینگە بەڕاستی ئەو مەطعەمە ئەو کەلتورە ئەو شێوازە گرینگە لەبەرەوەی لە هەولێرێمە. هەولێریش قەدیمە. وای وای هەزار شیرینی بچەم وای وای